حەفدە بەختی منە و ئایفۆن 17 درایم لێکم دایتەوە بۆ وایە ئەو ڕۆتە ناگەم چکە یەکەم ڕۆژە زارێ ڕەنگە دواتر تێ بگەم. دکتۆر ئایزۆ فاتمەکە دەفرۆشی بەس بە پارێکی باش چیتەدا بەشێکی فەلسەفەی منی تێدایە بەشێکی تاریخی کوردی تێدایە. باشە دکتۆر ئایفۆن 17 کە بە دیاری وەرتگرت لەلایەن کۆمپانیای ئایزۆوە چی لەلای تو دەگەینی لەگەر ژمارە 17 نازانم وا ڕێکەوت کە 17 بەختی منە و ئایفۆن 17 درایم لێکم دایتەوە بۆ وایە ئەو ڕۆتە ناگەم چکە یەکەم ڕۆژە زارێ ڕەنگە دواتر تێ بگەم. باشە دکتۆر بە نیازی ئایفۆن 17کە بەکاربێنی ئەگەر مەعاش زوو بێ بەکار دێنم تێدەگەیت سەرم ئەگە مەعاش تاخیر بوو ڕەنگە بەکار نێنم.